بەڕێزان دووبارە سڵاتان لەبێت کاک شێخ هاوڕێ ئێمە لەوێدا پشومان وەرگرت باسمان لەوە کرد کە سەرهەڵدانی بزوتنەوەی حەقە لە گوندەوە لە ساڵانی 1920 جێگەی هەڵوەستە و پرسیارە بەوەی کە ئەو کات خەڵکی ئاینی تەنها خەریکی باسی سەرفیتە و زەکات بوون. بۆ نمونە شاعری گەورەی کورد مامۆستا قانع لە 58 بە مەلاکان ئەڵێ مێشکم پڕ بوو لە باسی سەرفیترە و زەکات، خوتبەیەکی ئیجتیماعیم پێ بڵێ بۆ ڕێنەجات. ینی گرنگی شێخ عەبدولکەریم لەوە بووە چۆن توانیوێتی لە گوندا کار لەسەر ریفۆرمی کۆمەڵایەتی بکە، کار لەسەر بەشداری سیاسی بکە. ینی ئەمە لە گوندەوە چۆن سەرچاوەی گرت؟ بەڵێ وەکو باسم کرد شێخ عەبدولکەریم با بڵێن چاکسازی کۆمەڵایەتی کردووە بە پاڵ دینەکەەوە، با بڵێن بە پاڵ تەریقەت و هەم دینی ئیسلامیشەوە لەبەرەوەی و پێشتر باسم کرد زانایکی گەورە بووە، هەردووچی تێکەڵ کردووە، هەردووچی تێکەڵاو کردووە. بۆیە کۆمەڵێک خەڵک هەم لە مەلا و شێخ و دەرەبەگەکانیش دژی وەستاونەوە. ڕاستە جێی گومانە لە لادەیەکە با بڵێن شێخێکی تەریقەت و یا مەلایەک هەڵسێ چاکسازی کۆمەڵایەتی بکە بەو جۆرەی کە لە ناوچەکەیە ئەو کاتە نەبووە و سەرەتای چاکسازیش بووە با بڵێن لە ناوچەکەیە هەر لە ڕۆژهەڵاتی ناوەڕاست بەگشتی نەکرد لە کوردستانە با بڵێن ئەوە نامۆ بووە بۆ ناوچەکە، بۆ خەڵک نامۆ بووە. شێخ عەبدولکەریم نەک هەر بۆ خۆی خزمەکانیشی ئامادەی ئەوەیان تیا بووە بۆ چاکسازی کۆمەڵایەتی. بۆ نمونەیەکێک لەوانە حاجی شێخ عارفی سەرگەڵوو کە لە هەندێک شوێنە خەڵک گومان بوو ئەوە بە کە حاجی شێخ عارفی سەرگەڵوو یەکێک بێ لە دەستەی دامەزرێنە نارێری بستنەوەی حەقە، لەبەرەوە خەڵکی خوێندەوار بوون. ئەگەر ئەو کاتە خوێندنگاژ نەبوو بێ با بڵێن مەکتەب نەبوو بێ، بەڵام خوێندنی ئاینی هەبووە لای مەلا و لە حوجرە خوێندویانە. بۆ نمونەیەکێک لە خەلیفەکانی شێخ عەبدولکەریم مامە ڕەزا بووە، کەسێکی خوێندەوار بووە، کەسێکی شارەزا بووە، یعنی ئەوە نەبووە بە لایەنی تەریقەتەکەەوە بە تەنیا بوو بێتە خەلیفەی شێخ عەبدولکەریم و بوو بێتە کەسێکی ڕۆشنبیری ناوچەکە و یا کەسێکی چاکسازی کۆمەڵایەتی. لەبەر ئەوە شێخ عەبدولکەریم دەوروبەرەکەشی کەسی خوێندەوار و کەسی ڕۆشنبیری تیا بووە، بای خوان لایەنی ڕۆشنبیری و خوێندەواریان باش بووە. ئەوەش فاکتەرێک بوو بۆ ئەوەی شێخ عەبدولکەریم بتوانێت ئەو ڕێگەیە بگرێتە بەر. بەڵام لەسەروی هەمویانەوە شێخ عەبدولکەریم هێزێکی زۆر باشی هەبووە لە ڕووی قەناعەتکردن بە جەماوەر. بۆ نمونە زۆربەی مەلاکانی کە بوونە مریدی ئەوەی من بزانم تا 45 بۆ 50 مەلا مریدی شێخ عەبدولکەریم بوون، بەشێکیان بوونە خەلیفەی شێخ عەبدولکەریمیش کە تەریقەتیان داوە. یەکێک لەوانە مەلا جەردیسی ڕێدار بووە کە ئەوە مەلایەکی گەورە بوو لە مەنتیقەی شوان لە ناوچەی شوان با بڵێن کەرکووک خەلیفەی شێخ عەبدولکەریم بووە. مەلا سەلامی ترێخۆر خەلیفەی شێخ عەبدولکەریم بووە کە مەلایەکی گەورە بووە. گەیشتووەتە ئەوەی مەلا سەلام وای لێ هاتووە کە بۆ خۆی ببێتە بە شێخی تەریقەت و بیری لەوە کردوێتەوە جابوونەوە دروستکە لە شێخ عەبدولکەریم. یعنی خەڵکی ئاوای لە دەور بۆ شێخ عەبدولکەریم بۆیە توانیوێتی چاکسازی کۆمەڵایەتی بێنێتە ئاراوە و خەڵکانی دەوروبەرشی کە لی ترساون با بڵێن مەلاکان و شێخەکانی تر و دەرەبەگەکان و ئەو کاتەی ڕژێمی عێراقیش با بڵێن. باش بە هەر سەبارەت بە وشەی حەقا بە زاراوەی حەقا دەوترێت ئەم شەیە لە بەهاییەکانەوە وەرگیراوە، بڵێن جۆرێک نزیکی هەبوو لە بەتایبەت کاتی هاتنی شێخ محەممەد عەلی بابا بەهاییەکان بۆ ئەوێ پێم وابێ بۆ ماوەی 2 ساڵێک ماوەتەوە. ئەمە جێگەی پرسیار بووە، ئایا نزیکیەک لە بینی بەهاییەکان و بستنەوەی حەقا هەبووە؟ ئەوەی من زانیاریم هەبێت هیچ نزیکیەک نەبووە، لەبەر ئەوەی ماوەی با بڵێن بینی بەهاءوڵڵا و شێخ عەبدولکەریم 50 ساڵێکیان بینە. ینی دوو مێژووی جیاوازن، دوو مێژووی جیاوازن. لەبەر ئەوە بەڵام خۆ حیزب ڕێکخراوەکانیش با بڵێن زۆر جار پەیڕەوەکانیان وەکو یەکە. ئەم خاڵێکی تایە لە پەیڕەوی حیزبێکی شوعیە، حیزبێکی کۆمۆنیستیە و یا لە ڕێبازەکانی تەریقەتە سەیرەکەی زیکرەکانیان زۆری یەکە. لەبەر ئەوەی هەمووی ناوی خوا و پاڕانەوە و دوعاکردنە. بەڵام
سەردەمی بەها ئەوڵا و لەگەڵ شێخ عەبدولکەریمە زۆری بەین بووە ئەوە ناکاتەوەی هیچ علاقەیەکیان بەیەکەوە هەبێ بەڵام خاڵەکانی کە شێخ عەبدولکەریم ئیشی لەسەر کردو با بڵێن وەکو حتا لە سۆفیا کەمپی کتون سۆفیەکان فەرموویەتی برایەکان یا برادەران وشەی براش لە سەردەمی شێخ عەبدولکەریمە هاتووە بەڵام مامە ڕەزا زیاتر ڕوونتری کردوێتەوە بۆ خەڵکەکە با بڵێن چەند خاڵێکی کردوێتە بنەما اینجا لەبەر ئەوەی من زانیاریم هەبێ لەگەڵی و بەپێی سەرچاوەکانیش کاتی شێخ عەبدولکەریم و بەها ئەوڵا کاتێکی زۆریان هەیە 50 ساڵێکە بێ و ئەویش کە هاتوۆتە سەرگەڵ و خۆی شاردوێتەوە لە ئەشکەوتێکە خەڵکی کەم بینیوە گوایە خەڵوە ئەکێشێ ئەنجا سەردەمی شێخ عەبدولکەریم شێخ عەبدولکەریم داوای هیچ شتێکی زیادەی نەکردو کە لە دینی ئیسلام لای دابێت بۆ نمونە وەکو بڵێ من مەهدیم کە چەند ڕێبازێکی تر هەیە وا ئەڵێ وەکو بەئاوڵا و جەماعەتەکەی کە داوای پێغەمبەرێتی ئەکەن لەبەر ئەوەی من بزانم هیچ ڕەبتێکیان هیچ پەیوەندییان بەیەکەوە نییە و هیچ بەرنامەیەکیان لە شێخ عەبدولکەریم لەوە وەرنەگیراوە. زۆر باشە کاک شێخ هاوڕێ بۆچی مێژوو دەرکەوتەکانی بزوتنەوەی حەقا تا هەنوو کەش تا ئێستش کە ئێمە باسیەکەین بە شێوێکی شاراوە داخراو بوو بۆچی ئەم بزوتنەوەی پێویست نەناسراوە لە ناو خەڵکە یاخود بڵێم کەمترین توێژینەوە و کەمترین کتێب و سەرچاوە ئاماژەی بە گرنگی ئەم بزوتنەوەی کردووە کە خاوەنی مێژوویەکی زیاد لە 80 ساڵەی ڕیفۆرمی ئاینی و کۆمەڵایەتی و سیاسیە من بە تەواوی جۆدی خۆم لە ماوەیە گەڕان بە دوای سەرچاوە جگە لە کتێبە بە پێزەکەی کاک مستەفای عەسکەری ئاوردانەوەیەک لە مێژووی بزوتنەوەی حەقا و لەگەڵ ئەو لێکۆڵینەوەی کاک ڕەوف محەممەد زوهدی کتێبێکی ئەوتۆم نەبینیەوە کە لەم دوایانە کە ئەم کتێبانە بەداخەوە هی سەردەمی هەشتاکانن ئەم سەرچاوانە هی سەردەمی هەشتاکانن هەرچەند لەم دوایە جێگەی باسەمێ ئەو بڵێم لەم دوایە مامۆستا هاوڕێ مەحموود قەرەنجوویی خوێندکاری ماستەر لە زانکۆی ئەسکەندەریە لە میسر کتێبێکی زۆر باشی لە سەر بزوتنەوەی حەقە و ڕنگدانەوەی لە میدیای کوردی و ڕاگەیاندنی کوردیا نووسیوە کە شانی دەستخۆشیە جگە لەم سەرچاوانە و جگە لە توێژینەوەیشی کاک ئامانجتەها ڕەزا شتیشی ئەوتۆ لەسەر ئەم مێژووی ئەم بزوتنەوەیانی ینی جۆرێک لە داخران و شاردنەوە هەیە لە مێژووە هۆکاری ئەمە چیە ئایا ترس بووە لە خەڵک دەرکەون ترسی بزوتنەوەکە بۆ لە خەڵک یاخود هەر کەم تەرخەمی و خۆشار جۆرێک لە خۆشاردنەوە داخران بوو لەبەر ئەوەی شێخ عەبدولکەریم لەسەر لە تەریقەتەوە بووە مرشیدی تەریقەت بوو با بڵێن ئیرشادی کردو و تەریقەتی داوە ئەوە بووەتە سەبەبی بەنهێنی هێشتنەوەی بزوتنەوەی حەقا چونکە تەریقەت تەنیا ئەوانەی تەریقەت وەرەگرن پێویستیان لای مرید و سۆفیەکان پێویستیان بە ئەوەی خۆیان ئەیزانن ئەو زیکر و شتەی خۆیان ئیکەن تەنیا ئەوە لای خۆیانە و لە بینی خۆیان و خوایە و ئەوەی تری هیچی حەقا نهێنیتیان نیە و هیچ نهێنیشی تیان نیە تەنیا تەریقەتەکە نەبێت ئەویش کە شێخ عەبدولکەریم تەریقەتی داوە بە مریدەکانی مریدێک تا مریدێک فەرقی هەیە مریدێک تا مرید کە تەریقەتی وەرگتووە فەرقی کردووە لە بینیانە تحملی چی کرد بێت با بڵێن توانای چەندی هەبوو بێت بەو شێوە کاری لەگەڵا کردووە مرید هەیە بووەتە خەلیفە مریدیش هەیە تاکو وەفاتی کردووە هەر بە مریدێکی سادە و ساکاری ماوەتەوە و ئەوانیش لای خۆیان مریدەکانی شێخ عەبدولکەریم و شێخەکانی حەقەش ئەڵێن ئێمە بۆ ئەومان نەکردووە ناومان بچێتە کتێبەوە و یا ناومان بچێتە ناو ڕاگەیاندنەوە کە بە تایبەتی لەو سەردەمەیە ڕاگەیاندن کەم بووە و نووسەر و نووسین کەم بووە بە تایبەتی لە کوردستانی خۆمانە ئەوەتە ئێستاش بینی مێژووی کورد کەم و کوڕێکی زۆری پێوە دیارە کە خۆمان نەمان نووسیوەتەوە جا لەبەر ئەوە بەڵام هیچی وەکو مێژووی بزوتنەوەی حەقە نییە پرسیارەکە ئەوەیە زۆر بە داخراوی ماوەتەوە ینی زۆر کەمترین سەرچاوە کەمترین ئاماژە ئیتر نازانم هۆکارەکەی پەیوەندی بە ترسی کۆمەلگاوە بۆ لەو کاتە پەیوەندی بە تازەیی شێوازی بانخوازی ڕێبازەکە بووە ڕەنگە ئەوانش وەکوتم هیچ نهێنێکی تیان نییە و ئەوەی تەریقەتەکەش وەریاگرتووە تەنیا خەتمە و وەکو تەریقەتەکانی تر وەکو نەقشبەندیەکان و تێچەوخانەقاکانی تر
بەڵام ڕاگەاندنی کوردی ئەو کاتە خەڵک نەبووە لە ناو خۆمانە وە کتێب نووسینەوە بۆ نمونە شێخ عەبدولکەریم زۆر نووسینەوەی هەبوو فەوتاوە دەستنووسەکانی مامە ڕەزا شتی هەبووە فەوتاوە ئەوانە هیچی نەماون بەڵام ئەوەی کە من بزانم هیچ نهێنێکی تیان نییە تەنیا ئەوە بووە ئەوەی ئەوان بۆ لایەنی خوا زیاتر کەوتویانە ئێمە طریقەتێکە و ڕێبازێکە گرتومانە حتا شێخ عەبدولکەریم خۆی فەرموویەتی ئەمە ڕێبازێکە و ئێوە پێیا دێن پێشەوەی وەفات بکات کە مریدەکان دانیشتون و توێتی من لەو سەری جادەکەم ئەمە جادەیەکی قیرم بۆ دروستکردن ڕێبازێکی زۆر پاکە لەم ڕێبازە لامەدەن من لەو سەری جادەکە وەستاوم ئەوەی لە ڕێگاکە لا بدات ئەکەوێتە ناو درک و داڵ و هەڵدێرەوە ئەوەی بە ڕێبازەکە شابێ و بە جادەی قیرەکە بێ ئەگاتە لای ئێمە و ڕزگارێ بێت بەڵام ئەوترێت کاک شێخاوڕێ ئەوترێت برادرانی حەقە زۆر حەزیان لە خوێنەواری نەبووە ئەم قسەیە چەند ڕاستە بە پێچەوانەوە هەرچەند ڕای جیاواز هەیە لەسەر ئەوە بە پێچەوانەوە بۆ نمونە لە ساڵی سیەکاندا با بڵێن 35 36 خوێندنگە هەبوو لەسەر گەڵوو کوڕانیشی عەبدولکەریم و مامە ڕەزا و حاجیشی عارف و هەمووی لەوەی خوێندویانە هەمووی لەوەی ئەسکەر خوێندنگای لێ بۆ قوتابخانەی لێ بۆ لەوەی خوێندویانە بۆ نمونە کوڕی مامە عەبدوڵڵا هەمووی خوێنەوار بوون مامە عەبدوڵڵا خۆی خوێنەوار بووە لەگەڵ ئەوەشە کە حاجی شێخ ڕەزا مەلا بووە و شێخ عەبدولکەریم مەلا بووە قەت دوور نەکەوتونەوە لە خوێنەواری و لە ئەوە بەڵام بەداخەوە وەکو عەرزم کردی ناحەزان ئەمانەیان بۆ دروست کردوون کە ئەمانە خوێندەوار نین ئەمانە نەخوێندەوارن کوڕی مامە ڕەزا لە پەنجاکان قانونی تەواو کردووە دکتۆر عەلی عەسکەری لە 50 و 60ەکانە خوێندنی تەواو کردو و لە 60ەکانە لە ئەمریکا بوو و ئێستا دکتۆرە مستەفا عەسکەری لە 50ەکانە قانونی تەواو کردووە بەڵام شاکی فەتا حەڵێ ئەڵێ من تا قەناعەتم بە برادرانی بزوتنەوەی حەقا کرد لە کەلکەسماق مەکتەبێکیان بۆ بکەینەوە زۆر بە ناڕەحەت ڕێگەیان پێیاین ئەو ترێت زۆر جار ترسی برادرانی بزوتنەوەی حەقا لەوە ئەوە بووە کە مامۆستایەک بێتە گوندەکە و دەرسی علمی بڵێتەوە و بە جۆرەکان خەڵکی بزوتنەوەی حەقا دوور بخاتەوە ئەم قسەیە چەند ڕاستە ئەوەشەوەی من زانیاریم هەبێت لەسەری بەو شێوەیە نییە چونکە کە قوتابخانە هاتووەتە کەلکەسماق لە خانووی ماڵی مامە ڕەزایە بوو لە تەچیەکەی مامە ڕەزایە بووە کوڕی مامە ڕەزا لەوێت لە خوێندویانە بەشێکیان بۆ نمونە مامتەهای کوڕی مامە ڕەزا لەوێ خوێندوێتی باشە ئەگەر پێیان ناخۆش بێت خوێندن بێتە ئەوێت چۆن خانووی ئەدەنێ لەبەر ئەوە ئەمە هەمووی ناحەزان ئەمانیان دروست کردووە بۆ بزوتنەوەی حەقا لەبەر ئەوەی بزوتنەوەیەک بووە بزوتنەوەیکی کۆمەڵایەتی سیاسی بووە لەبەرەوە بەردەوام دژی وەستاونەوە بەردەوام پروپاگەندایان بۆ هەڵبەستووە تا گەشتوتە ئەوەی لە ساڵی 34 شێخ عەبدولکەریمیان گرتووە لەبەر ئەوە هەمووی قسەی ناحەزانە و قسەی ڕژێمەیەک لە دوای یەکەکانیشی تیا و دەستیان تیا بووە کە بەگرێ گیراوانی ڕژێم ئەمەیان بە بزوتنەوەیەکی نیشتیمانی زانیوە ڕزگاری خوازی زانیوە بە بزوتنەوەیکی پێشکەوت و خوازیان زانیوە بەردەوام خەڵکیان بۆ دروست کردو دژایەتی بکە جا هەم لە ڕووی نەخوێندەواریەوە هەم لە ڕووی لادان لە دینەوە شێخەکانی حەقا زۆریان گیراون بە زۆریان نەهامەتیان بەسەر هاتووە زۆر ڕێوڕەسم کراوە لە گرتنی ئەوانە لەبەر ئەوەی کە پیان وتون هیچی وان نییە باشە تۆمەتگەلێکی زۆر بە دوای بزوتنەوەی حەقەوەیە دەوترێت هەر لە سەرەتاوە زانایانی ئاینی زۆر بە توندی دژایەتی شێخ عەبدولکەریمی شەدەڵیانە کرد بەوەی کە ئەم پیاوە لە شەرع لایە و لە دین لایە و جۆرێک لە ئیلحاد بڵاوەکاتەوە هەتا مەلاو زانای بەناوبانگ مەلا شەریفی ئۆمەرگەتی کە خەڵکی ناوچەی تەقتەقە ئەچێ بە خوشتنی شێخ عەبدولکەریمی شەدەڵە تا ئەو ڕادەیە نیگەرانە بلدەی بەڵام ئەوترێت کاتێکە ئەچێتە لای شێخ ئەناسێت ئەبێتە یەکێک لە مریدەکانی شێخ ئەو ڕووداوە چۆنە ئایا تا ئەو ڕادەیە خەڵک گومانی هەبوو لە بزوتنەوەکە و بەلادەر و بەنا شەرعیە زانین بەڵێ نەکەر مەلا ڕەشید ئەو مەلایانی کە بوون بە مریدی شێخ عەبدولکەریم بەشێکی زۆریان بۆ نمونە مەلا ساڵح عەسکەری یەکێک بۆ لەوانەی کە بە هەمان شێوە چوو بۆ تاقیکردنەوەی شێخ عەبدولکەریم هەر لەوێ
بە چەند سەعاتێک ئیتر تۆبەی کردو و لەسەر دەستی بۆتە مریدی شێخ عەبدولکەریم. مەلا سابیری سۆفی محەممەدی سلەیمانی کە لە گەورەدەی خوێندوێتی ئەوش بە هەمان شێوە کە باسییان کردو شێخ عەبدولکەریم لە دین لایدا و ئەمانە فەقێ بۆ لەوێ لە گەورەدێ لەگەڵ مەلا ساڵحی گەورەدەی و ئەمانە چون بۆ شەدەڵە بۆ تاقیکردنەوەی شێخ عەبدولکەریم. کاتێک کە ئەسنەوێ و لایەمێننەوە و قسەی لەگەڵا ئەکەن و لەگەڵێ ئەدوێن هەمویان تۆباکەن لەسەر دەستی ئەو. خۆی ئەمە بەسە ئەم ڕووداوی تۆبەکردنی مەلاکان یا تەریقەت وەرگرتنی مەلاکان لەسەر دەستی شێخ عەبدولکەریم ئەمە بەڵگەی ڕوون و ئاشکرایە بۆ توێژەرەوەکان بۆ ئەو برادرانی ئەیانەوێ کە لە حەقە بگەن و لەو پروپاگەندەیە بگەن کە بۆ حەقە دروست کراوە هەم لە سەردەمی شێخ عەبدولکەریم و هەم لە سەردەمی مامە ڕەزا شاد. کاک شێخاوڕێ ئەگەر بڕێک زیاتر لەسەر بارودۆخی یاخود لەسەر تێڕواندید و تێڕوانینی بزوتنەوەی حەقە لە نێو ئەو ڕێبازە ئاینیە هەڵوەستە بکەین، قسەی گرنگتر هەیە لەوە سەبارەت بەوەی کە بەشێکی زۆر لە حەقەکان بڕوایان بە نوێژ و ڕۆژوگرتن و حەجکردن و فەریزە دینیەکان نەبوو. ئەم قسەیە تا چەند ڕاستە یاخود بڵێم ئەو شتانی کە سەرچاوە مێژوویەکان ئاماژەی پێیەکەن ئایا بەڕاستی ئەمان بڕوایان بە نوێژ و بە ڕۆژوگرتن و حەجکردن و جێبەجێکردنی فەریزەکان نەبووە یاخود پاساوی خۆیان هەبوو بۆ ئەم کارە؟ یەکێک لەوانەی کە مەلاکان لەگەڵ شێخ عەبدولکەریم لەسەری ناکۆک بوون ئەم پرسیارە بووە. بەڵێ با بڵێن نوێژ نەکردن کە گوایە مریدەکانی شێخ عەبدولکەریم دوورکەوتونەوە لە نوێژکردن و لە ڕۆژوگرتن و با بڵێن لە ڕووی دینەوە، بەڵام بە پێچەوانەوە ئەمە وانە بووە لەبەرەوەی هەندێکیان مریدەکانی شێخ عەبدولکەریم لە نەتیجەی زۆر ڕۆچوونیان لە ناو تەریقەتی نەقشبەندی و زۆر بیرکردنەوە گەشتونە ئەوەی کە لە بینی خۆیانە لەسەر وەحدانەتی خوا و یەکتایی خوا با بڵێن لەسەر ڕۆژی قیامەت لەسەر ئەمانە مناقەشی زۆر گەورەیان کردووە. یعنی گەیشتۆتە ئەوەی هەندێکیان خۆیان بەوە زانیوە کە ئەمانە ئەبنە وەزیری مەهدی. یعنی لە ناو دینە ئەمەندە خۆیان بەقاڵبووی ناو دینی ئیسلام و تەریقەت و ئەمە زانیوە. هەندێکیان لەم حاڵەتەیە تووشی لێ تێکچوون بوون گەیشتونە قۆناغی ئەوەی کە بگەنە قۆناغی شێتی با بڵێن سەر لێ شێواوی کە بەدەم وتنی شەتەحات و حاڵەتی نائاساییەوە گەیشتونە ئەوەی خۆیان لە شتی پیس لە شتی ئەمانە نەپاراستووە هەیانە نانی تەرک کردووە، شتی زۆر پیسی خواردو با بڵێن لەسەر شوێنی پیس و لە ناو ئەمانەیە هەیە بۆ نمونە حەمەجوجەیەکە بۆ کە تۆبەی کردووە زمانی خۆی بڕیوە تا مردووە قسەی کەم کردووە. من خۆم بینیم لە ناو ئاوی مزگەوتی سەرگەڵۆوە ئاوی ژێر مزگەوتەکان کە ئەڕاتە خوارەوە ئاوی کە لە ئاوەڕۆکە ئەچێتە دەرەوە ئەوەی خواردەوە لە ناو ئەوەیە دائنیشت. باش ئەوە نوێژی چی بکات؟ کەسێک بگاتە مریدێکی شێخ عەبدولکەریم بگاتە ئەوەی هەموو دنیا واز لێ بێنێت. باشە مامۆستا هاوڕێ مەحموود لە کتێبەکەی ئاڵێ شێخ عەبدولکەریمی شەدەڵە هیچ کات بەمە ڕازی نەبووە ئەم لەگەڵ شەتەحات و جەزبە لێدان و ئەوە نەبووە بەو شێوەی کە هەتا ئەڵێ جارێک حەمەسوورکێکێکە بێ لە مریدەکانی شێخ عەبدولکەریمی شەدەڵە دارکاریەکە لەسەر ئەوەی کە لە کاتی جەزبە حەمەسوور هاوارەکە ئاڵێ شەرع نەماوە. بەڵێ شێخ عەبدولکەریم ئەوەی زۆر بەلاوە ناخۆش بووە، بەڵام وەکو باسم کرد هەندێک لە مریدەکانیان گەشتونە ئەو حاڵەتەی نوێژ و ڕۆژ و هەموو شتیان هەندێکیان بەچێوە بوون، یعنی چوونە چێ و وازیان لە ئاوەدانی شێناوە ماوەیەک، بەڵام کە دوایی هاتوونەوە حاڵەتی ئاسایی و ئەمانە زۆر ئاسایی نوێژ و ڕۆژ و خۆیان و شوغڵا کە بڵێن ختمە و هەموو شتێکیان زۆر ئاسایی لە خانەقایە کردو و چلایان گرت و ئەمانیان کردووە. لە ئەم ڕوانگەیە بۆ کاندێک لە مریدەکانیان گەشتونە ئەو حاڵەتەی حتا مەلا ساڵە ئەسکەری ئەیگوت هەندێکمان من بۆ خۆم گەشتمە ئەو حاڵەتی میر و ملیۆنکەی ژنانم لە مل کردووە، هیچ شتێکم پێ عیب نەبووە، خۆم نوێژم نەکردووە کە زۆربەی خەڵک ئەزانێ مەلایەکی زۆر گەورەش بووە و مەلایەکی دیاریشە لە کوردستانە. بەڵام بۆ ئەم نوێژ نەکردنە ئەوان پاساوی خۆیان هەبووە. هەتا لە
کتێبەکەی کاک مستەفا عەسکەری ئاوردانەوەیەک لە مێژووی بستنەوەی حەقا لە پاشکۆی ئەو کتێبەیە گفتوگۆیەکی بەڕێز عیزەدین مستەفا ڕەسووڵی تایە باس لە باوشی ئەکا مەلا ڕەسووڵ کاتێکە شێخ عەبدولکەریمی شێدەڵە دێتە لای بۆ سەردانی شێخ گلەیی لە مەلا ڕەسووڵەکە بەوەی کە تۆ کە سەر بە ڕێبازی تەریقەتی نەخشبەندیت چۆن قسەت بە ئێمە و تۆ ئەوانە ئەویش پێ ئەڵێ ئێوە چکوم لە دین لاتان ناوە ئێوە تووشی ئینحیراف بوون ئێوە نوێژ ناکەن شێخ عەبدولکەریمی شێدەڵە لە وەڵامە ئەڵێ ئێمە نوێژەکەین بەڵام خوا خۆی لە قورئانە فەرمێ وەعبود ڕەبوکە حەتا یەأتیەکە اليەقین خوا بپەرستە تا ئەوەی کە ئیتر پێ ئەگەیت و ئیمانی پێهێنی و ئەگەیتە بڕوا پێی ئەم بۆ چوونەی بستنەوەی حەقە سەبارەت بە نوێژ نەکردن چۆن بووە؟ ئەمەی دیدارەکەی کە لەگەڵ مامۆستایە پرسیارەکەی کردووە شێخ عەبدولکەریم نەبووە مامەڕەزای برای بوو مامەڕەزای برای بووە مامەڕەزای برای بەڵام مامەڕەزای هەر هەڵگری هەمان بەڵێ مامەڕەزای برای شێخ عەبدولکەریم بووە وەکو باسم کرد کۆمەڵێک لە شێتەکان گەشتونەوە قەنەعەتی کە خۆیان بە وەزیر زانیوە لە ڕووی دینەوە بڵێن بەیانی محەممەدی مەهدی دێ ئەم وەزیری محەممەدی مەهدیە پێویستی بەوە نییە لەوە دەرچوو نوێژ بکات گەشتۆتە یەقینی ئەوەی کە ئەم ئیتر تاو لەگەڵ خوایە خۆی و خوا ئیتصالیان بەیەکەوە هەیە پەیوەندیان با بڵێن بەیەکەوە هەیە ڕاستە و خوا ئەپەرستی و تاو ئیشی بە ئەوە نەماوە کە بڵێن نوێژ بکار ڕۆژوو بکە هەندێکیان گەشتونە ئەم یەقینە لەو ڕوانگەیەوە خەڵکە پێی بتون وازیان هێناوە لە نوێژ و ڕۆژوو مامۆستاش کە ئەو پرسیاری کردو لەو ڕوانگەیەوە ئەو پرسیاری کردووە و مامەڕەزاش ئەو ئاەتەی بۆ هێناوەتەوە کە فەرموویەتی گەشتونە یەقین و کە قەنەعەتمان کردو و ئێمە بۆیە نوێژ ناکەن خۆ مامەڕەزا کە تووشی نەخۆشی شەلەلەکە بووە با بڵێن لەسەر بەرماڵ لە نوێژی بەیانە تووشی ئەوە بووە مامەڕەزا پێشنوێژی کردو و جومعە و جەماعەتی بۆ خەڵکی دەیەکە و لە خانەقەکەیە کردو و لە مزگەوتەکەیە کردووە ئەوە نەبووە بەڵام هەمووی پڕوپاگەندەی دوژمنان و دەستی ناحەزانە بۆ ئەمایان بۆ بستنەوەی حەقا هەڵبەستووە بەڵام ناحەقیشیان نییە ناحەقیشیان نییە زۆربەی خەڵکان ڕوویان لەو ڕێبازە کردو و لەژێر دەستی ئاغا و دەرەبەگ و ئەمانە و دەرچوون وەیە با بڵێ لە ڕووی ئاینیشەوە هەندێک خەڵک ئەچەوسایەوە ئێستاشی لەگەڵا بێت لە ڕووی ئاینی و خەڵک ئەچەوسێتەوە نەکە لە ڕووی ترەوە بەڵام ئێستاش ئێمە وەکو حەقا دژی چەوسانەوەی خەڵکین دژی چەوسانەوەی نەک هەر میلەتی خۆمان با بڵێن گەلی کورکە ئێمە لە کوردستانە ئەژین گەلەکەی خۆمان دژی چەوسانەوەی هەموو میلەتانین هەموو گەلانین و داوای ئاشتی یەکەین بۆ هەموو جیهان نەک هەر بۆ کوردستانی خۆمان و یا بۆ عێراق یا بۆ ڕۆژهەڵاتی ناوەڕاست نمونەی گەورەش ئەوەیە کە مامەڕەزایەکان داریان هەڵگرتووە ینی چێکیان بەکار نێناوە تەنیا چێکیان لەو کاتەیە بەکارێناوە بۆ لە کات حاڵەتی نیشتیمان پەروەری و هاوکاریکردنی شارێزگاریکردن لە نیشتیمانەکەیان باشە دواتر ئەچینە سەر ئەو دار هەڵگرتنەی بزوتنەوەی حەقا ئێستا مێ بچوە سەر تەوەریکی گرنگ کە ئەویش ئەوەیە کە پاش دەرکەوتنی بزوتنەوەی حەقا و قەرەباڵغبوونی دەوری شێخ عەبدولکەریمی شەدەڵا و زۆربوونی هەوادار و لایەنگرانی ئینگلیس نوێنەری خۆی ئیدمۆنس ئەنێرێ بۆ لای شێخ عەبدولکەریمی شەدەڵا کە ئەو کات ئیدمۆنس نوێنەری وەزیری ناوخۆی عێراق بێت هاتنی ئەم پیاوە بەلای شێخ مەبەست چی بووە ئایا چی گفتوگۆ و جەدەلێک لە نێوانیان نادروست بووە هاتنی بۆ شەدەڵا ویستوێتی شێخ عەبدولکەریم بەلای خۆیانە ڕابکێشن بە پارە بێ بە هەرچی شتێک بێ کە بۆ ئەوەی شێخ عەبدولکەریم گومانی ئەویان لێ کردووە کە ئەمە ببێتە بزوتنەوەیەکی نیشتیمانی بزوتنەوەیەکی شۆڕجێڕی دواتر دژایەتی ئینگلیز بکە دواتر دژایەتی ئینگلیز بکە و یا دژایەتی ڕژێمی عێراق بکات بەڵێ کە ئەویش بەڵام شێخ عەبدولکەریم ئەوەی نەویستووە هەموو پارە و سەروەتی ڕەت کردوێتەوە تەنیا وتوێتی ئێمە بەبەستمان ڕێبازی خوایە و ئێمە خزمەتی میلەتەکەی خۆمانەکەین و ئێمە جوتیارین لە ماڵی خۆمان دانیشوین خزمەتی ئەم خەڵکاکەین بەڵام ئەو جوتیارەکەی دوو لایەنی هەبوو جوتیاری لە ڕووی جوتیاری بڵێن کردنی کشت و کاڵەوە بەڵام جوتیاریەکیان لە ڕووی ئەوەی جوتیاری کۆکردنەوەی
خەڵکن بۆ ڕزگارکردنیان لە لە چەسانەوە و لە داگیرکاری جا لەبەر ئەوە هەرفعلەن شێخ خۆی جوتیاریش بووە ئەڵێن لە ناسنامە عوسمانیەکەی لە ئەو شوێنی کە نووسراوە مێهنان کە نووسراوە پیشە نووسراوە فەلاح ینی شێخ بۆ خۆی فەلاح بووە شێخ بۆ خۆی بەدەستی خۆی کاری کرد بەڵێ بەدەستی خۆی کاری باشە ئیدمۆنس مامۆستا ڕەوف محەممەد زودی لە لێکۆڵینەوەکەیە ئەمەژەی بەوە کردووە کە هاتنی ئەم پیاوە مەرامی سیاسی لە پشتەوە بووە مەبەز لەوە بووە کە مرید و منسوب و هەوادار و لایەنگرانی شێخ لە دەوری شێخ دوور بخاتەوە هەتا ئەو ئاماژەمەوە کە لە لێکۆڵینەوەکە زۆربەی ئەو تۆمەتبارکردن و تەشهیر و ناوزڕان و ناشرینکردنەی بزنەوەی حەقا لەسەر دەستی برادرانی ئینگلیز و ئیدمۆنزا بووە بەوەی کە پۆلیسیان ناردێتە سەرگەڵ و لەوێ راپۆرتیان ناردێتەوە بۆ ئیدمۆنس لەم بارەیەوە ئێوە چی بڵێن بەڵێ ئەدمۆنس کە هاتوۆتە با بڵێن لای شێخ عەبدولکەریم و شێخ عەبدولکەریم بە پیرداواکەیەوە نەچووە ئەو چی بۆ بکرێت ئەی کات دژی شێخ عەبدولکەریم و هەوادارانی شێخ عەبدولکەریم و سۆفی مریدانی شێخ عەبدولکەریم و دژی ڕێبازەکەشی لەبەر ئەوە بەرنامەیەکی تایبەتیان بەرامبەر بە شێخ عەبدولکەریم هەبووە بۆ نمونە ئەویان بۆ هەڵبەستن کە گوایە جەماعەتی شێخ عەبدولکەریم سۆفی مریدیەکانی و شێخانی تەریقەتەکەی با بڵێن ڕێبازەکەی لە سەرگەڵ و چوونە حەوزەوە و پۆلیسی سەرگەڵ و ئاگاداری بووە و ئافرەت و پیاوبەیەکەوە خوشک و با بڵێن برابەیەکە و چوونە حەوزەوە و سەجیشیان بردووە لەگەڵ خۆیانە باشە من هەر لە خۆیانە پرسم ئایا لەو سەردەمەیە نەک لە کوردستان لە گوندێکی وەکو سەرگەڵ و با بڵێن سەرگەڵ و پێشکەوتتری گوند بوو ئەو کاتە کە پۆلیسی لێبوو کە دوکانی هەبوو بازاڕیشی لێبووە حتا چێشخانەی لێبووە قوتابخانەی لێبووە ئایا لە عێراق لە شارە گەورەکانە مەلەوانگەی وا هەبووە ژن و پیاو بەیەکەوە بچێتە ئەو مەلەوانگەیە و سەجش لەگەڵ خۆیان بەرێت شتیوان نەبووە بەڵام ئەم یەکێکە لە پروپاگەندەکانی کە ئینگلیز بۆی هەڵبەستن کە دەستی ئەدمۆنزی تیا بووە دەوترێت نردنی ئەم پۆلیسانە بۆ سەرگەڵ و ئەوەندەی بۆ کاری سیخوڕی بوو ئەوەندە بە خزمەتکردنی خەڵک نەبوو چونکە ئەوترێت سەرگەڵوویەکێک بۆ لە گوندانی کە گوندێکی زۆر هەیە من خەڵکێکی زۆر باش کەمترین ئاژاویتیانە بووە هەتا ئەو فەرمە بەرە میریانی کە لەوێ ژیاون ئەی ژیارنەوەڵێن ئێمە بە درێژای ئەو ماوەی کە لێوە بووین هیچ کێشەیەکمان نەبینی لە بینی خەڵکە هیچ کات پۆلیس ڕۆڵی نەبوو لەوێ بەڵام ئەوتری ئەم پۆلیسانە راپۆرتیان بۆ ئیدمۆنس ناردێتەوە لە یەکێک لە راپۆرتەکانە ئیدمۆنس خۆی لە کتێبەکەی عەباسیەکە کتێبی کورد و تورک و عەرەب کە جەرجیس فەتحوڵڵا وەریژێڕاوە ئەڵێ راپۆرتیان بۆ ناردن پۆلیسەکان وتیان ئەمڕۆ ژن و پیاوی حەقا لە مزگەوتی لە حەوزی مزگەوت تا پێکەوە مەلایان کردەوە ئەم قسەیە چەند ڕاست بووە سەبارەت بە حەقەکان ئەوە ڕاز نییە چونکە سەرگەڵ و وەکو باسم کرد گوندێکی پێشکەوتوو بووە گوندێکی پێشکەوتوو بۆ لەو سەردەمە لەبەرەوە ڕاز نییە کە لە عێراقا شوێنێکی وانە بێ گوندێکی پسکۆلەی وەکو سەرگەڵ و مەلەوانگەی لەکوێ بوو بە شێوەیەک بچن حتا لە کوردستانە خۆمان بینی ومانە کوردستان عرف و عادەتی وا بووە کانی ژن و پیا و جیاواز بووە زۆر باشە کاک شێخ من ڕاتەگرم کاتی بەرنامەکە تەواو بوو لە ئەڵلقەکانی داهات و تەوەرەکانی داهاتوە تاوەکەین بەڕێزان ئەڵلقە یەکەمی دیدارەکەمان لەگەڵ زۆر بەڕێز کاک شێخ هاوڕێ ڕابری بستنەوەی حەقە و سەرپێشیاری خانەخاکی کەسماق کۆتایی پێدێت تا ئەڵلقەی دۆم و تەواوکردنی تەوەرەکان بەخواتان سپێنی خواتان لەگەڵ زۆر سوپاس کاک شێخ